مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی مەراسیمێکی بۆ ناساندنی کاندیدەکانی لیستی 104 ساز کرد. تێیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند بەرپرسیارەتی ئەمانەتە و پێویستە بدرێتە کەسانی شایستە. هەروەها ئەمیری کۆمەڵ وەڵامی ئەو کەسانەی دایەوە کە دەیانەوێت بە پاساوی ناشەرعی بوون هاوڵاتیان لە دەنگدان سارد بکەنەوە. دەبینە دەنگی ئێوە، دەبینە ڕەنجی ئێوە و کارێک دەکەین کە هەموو هاوڵاتیانی کوردستان دڵخۆش بکات. مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە ئامادەبوونی ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی مەراسیمێکی بۆ ناساندنی کاندیدەکانی لیستی 104 ساز کرد کە تێیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتارێکی پێشکەش کرد. لە سەرەتای وتارەکەیدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕوونی کردەوە کە پرۆسەی هەڵبژاردن بەرجەستەکردنی فەرمانی خودایە کە دەفەرمێت کاروبارەکانتان بەڕاوێژ بکەن. وتیشی بەرپرسیارەتی ئەمانەتە و پێویستە ئەو ئەمانەتە بدرێتە کەسانی شایستە. حاکمیت هی خوای پەروەردگارە، هەرخوا حاکمە، واتە تەنیا خوا مافی ئەوەی هەیە حەڵاڵ و حەرام، ڕاست و چەوت، چاک و خراپ دیاری بکە، بەڵام دەستەڵات هی خەڵکە. خوای پەروەردگار لە ئایەتی 58 سوورەتی ئەننیساءدا دەفەرموێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوارو لجماور و کۆمەلگا دەکا دەفەرمێ خەڵکینە بێگومان خوا فەرمانتان پێ دەکا ئەمانەتەکان تەسلیمی خەڵکی شایستەی خۆیان بکەن. زانایانی ئیسلام دەڵێن مەبەست لە ئەمانەتەکان حکومڕانی و بەرپرسیارەتیە. لە ڕاستیدا بەرپرسیارەتی ئەمانەتە، لە ئەسڵدا خاوەنەکەی خەڵکە، بەڵام خۆ خەڵک ناگونجێ هەمویان بەرپرس بن، دەبێت کۆمەڵێک لە نێو خۆیاندا دیاریکەن هەڵیان بژێرن بیانکەنە بەرپرس، ئەو ئەمانەتی حکومڕانیە تەسلیمی ئەوان بکەن. واتە حکومڕانان لە ئیسلامدا نوێنەر و وەکیلی خەڵکن، خاوەنی ئەسڵی دەسەڵات جەماوەرە. هەروەک مامۆستا عەلی باپیر تیشکی خستە سەرەوەی کە کەسانێک دەیانەوێت بە پاساوی ناشەرعی بوون هاوڵاتیان لە دەنگدان سار بکەنەوە بە بەڵگەی دینی و شەرعی وەڵامی ئەو کەسانەی دایەوە. لە ئیسلامدا تاکە شێوەی حکومڕانی ڕەوایەتی هەبێت و شەرعیەتی هەبێ، ئەوەیە کە لە ئیرادەی خەڵکەوە هەڵبقوڵێ، بەدیل بۆ ئەوە کە خەڵک بەرپرسانی خۆی هەڵبژێرێ، یا حکمی عسکەرتاریە، یاخود حکمی بنەماڵەتیە، یا حکمی میراتیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بناغەی حکمی ڕەشیدی دامەزران، ئەو بناغەی دامەزران فەرمووی ئەخرجوا ئیلەیە نوقەباءەکم، نوێنەرانی خۆتانمان بۆ هەڵبژێرن. هەڵبژاردنی بەرپرسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بناغەکەی بۆ داناوە. ئەمجا لە ڕاستیدا ئەوانەی کە ئەو زۆرە قسانە دەکەن ئاو لە ئاشی کەسانێک دەکەن کە دەیانەوێ لە 27 ساڵی ڕابردوودا چۆن ئەم وڵاتە پڕ کراوە لە گەندەڵی وستەم و خزمایەتی و حیزبایەتی هەر ئاوا بچێتە دوێ. بزانن و نەزانن ئەوانە خزمەت بەو هێشتنەوەی وەزع دەکەن بەو شێوەی کە لە 27 ساڵی ڕابردوودا بووە. لە وتارەکەیدا مامۆستا عەلی باپیر جەختی لەوە کردەوە ئەو داهاتەی لە عێراق و هەرێمدا هەیە ئەگەر بەدەستی کەسانی ئەمینەوە بێت ئەوە لە پێویستی دانیشتوانەکەی زیادە. هەروەها جەختی لەوە کردەوە خەڵکی هەرێم مافی خۆیانە گلەیی لە بەرپرسان بکەن، بەڵام ئێستا کە هەڵبژاردن لە پێشە پێویستە کەسانی شایستە هەڵبژێرن. خەڵکی ئەم دەفەرە هەروەکو هەموو دەفەرەکانی دیکەی هەرێمی کوردستان حەقی خۆیانە کە گلەیی بکەن لە حکومڕانانێک کە بەداخەوە لەبەر بەرژەوەندی تەسجیع حیزبایەتی و خزمایەتی نەیان پڕژاوەتە سەر خەڵک و وڵات، کە لە ئەسڵدا بە نوێنەرایەتی هەموو خەڵکەکە چوون، بەڵام لەوێ بەداخەوە زیاتر چاویان خزم و حیزبی بینیوە. خەڵک بۆی هەیە گلەی بکات و گلەیەکی زۆر محکەمیش بکات، بەڵام لە جیاتی پرتۆبۆڵە و گلەی و گازندە ئەوە ئێستا خەرمان لە گۆڕەیە. ئەگەر
کاتێک کە بەرپرسان هەڵدەبژێردرێن تۆپ لە ساحەی ئەواندا بێ ئێستا تۆپ لە ساحەی خەڵک و جەماوەردایە بەرپرسانی باش هەڵبژێرن بۆی حکومڕانی باشتان بەسەردا بکرێن. لە کۆتاییشدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوە کرد خەڵک و جەماوەر هۆشیار و بەرچاوڕوون و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیان لە هەموو کایەکانی حکومڕانی هەرێم و بەغدا لە بەرچاوە هەر ئەوان شاهیدی بۆ کار و پرۆژەکانی کۆمەڵ دەدەن کە نمونەیەکی جوانی لە حکومڕانیدا پێشکەش کردووە.